قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر لە جەنگ و تیرۆر و ئاوەرەبوونی میلیۆنەها مرۆڤەوە تا دەگاتە کاریگەری سەرجەم ئەو نەهامەتیانە لەسەر ژیان و شارستانیەت پرسی پەنابەرانی لە جیهاندا سەختتر کردووە. زۆربەی قەیرانەکان لە سووریان هاوکار لە عێراقیش و ڕۆیشتنی پەنابەران بەرە ئەوروپا بە تایبەتی ئەوەی لە 2015 ڕوویدا کە ژمارەی پەنابەران زۆر بەرز بووە و حکوومەت بە تەواوەتی ئامادەکاری نەکردبوو کە ئەمە وای کرد خەڵکانێک بترسن ئەمە وای کرد کاردانەوەیەک لەلایەن وڵاتانی ئەوروپا بێتەوە ئاراوە بەداخستنی سنوورەکانیان بەدڵنیایە پێویستە لە مودایەکی دووردا قەیرانەکان لەو ناوچانەدا چارەسەر بکرێن بۆ نمونە 3 میلیۆن پەنابەری سووری و 100,000 پەنابەری عێراقی ناتوانرێت لە هیچ شوێنێکی دیکەی جیهاندا نیشتەجێ بکرێن پێویستە لە ناوچەکانی خۆیاندا ئەو قەیرانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی خەڵک دواتر بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. هاوکات ئان ڕیچارد ڕەخنە لەو تێڕوانینە دەگرێت کە پێی وایە توندڕەوی و تیرۆر لە ڕێی پەنابەرانەوە دێن و دەڵێت من خەڵقانێکی زۆرم لە پەنابەران لە جیهان دابینیوە لەبەر ئەوە من دەزانم بە ڕێژەیەکی گەورە ئەو خەڵقا بە دوای گونجاندن و ئاشتیدا دەگەڕێن بە دوای کێشەنانەوەدا ناگەڕێن و ئەوان زیالێک کەوتوانن بەهۆی تیرۆر و شەڕەوە بۆیە کۆچیان کردووە. قەدەخەکردنی هاتنی پەنابەران و کۆچبەرانی هەوڵاتی جیهان بۆتە جێی گفتوگۆی زۆرێک لە ناوەند و زانکۆکانی ئەمریکا و یاساناسانی نێودەوڵەتیش. ئەگەر پرسیارەکە ئەوە بێت هێندێک لە خەڵکانی ئەو وڵاتانە قەدەغە بێت بێنە نێو ئەمریکا هەر لە سەرەتاوە ئەمە کاری پێ ناکرێت لەبەرەوەی ئەو خەڵکانە کە سوکار و هاوڕێیان لێرەیە و پەیوەندی کارداریان هەیە لەو باوەڕەدام ئەمە جێگای قوبوڵ نییە کەسێک بۆ ڕاوێژکاری کارداری بێت بۆ ئەم وڵاتە و نەتوانێت بڕوات بۆ وڵاتێک لە وڵاتەکان بە تایبەتی وڵاتانی باکووری ئەفریقا بە بیانوی ئەوەی کە ناوچەیەکی پڕچێشەیە بەهۆی ئیسلام و تونڕەویەوە ئەوانە دانەوێت گەشە بە کاروباری کارداریان بدەن. ئایا پێویست نییە یارمەتی ئەو وڵاتانە بدرێت بە هەرێمی کوردستانی شەوە کە هەر لە سەرەتای قەیرانەکانەوە میوانداری ئەو ژمارە زۆرەی پەنابەرانیان کردووە؟ من سەردانی هەولێر و بەیروتم کردو لەو شوێنانە بووم کە خەڵقانێکی زۆر پێویستیان بە یارمەتی هەبووە هەر لە سەرەتای قەیرانەکانی سووریاوە ڕێیاندا کە خەڵقانێکی زۆر لە سووریاوە بێن هاوکات ناوچە کوردەکانیش کە ئاوارەیەکی زۆر لە ناوچەکانی عێراقەوە ڕوویان تێ کردووە کارێکی باشیان کردووە بەڵام پێویست نەبوو بۆ ئەوەی کارێکی باش بکەیت دۆخێکی سەخت بچێژی ئێمە لە ئیدارەکەی ئۆباما باسمان لەوە کردووە کە ئێمە وەکو کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت زیاتر کار بکەین بۆ وڵاتانەی کە کارێکی باش دەکەن بۆ پەنابەران. بەڕێوەبەری پەنابەرانی نێودەوڵەتی میشێل گابۆدان سەنگ دەخاتە سەر دوو ڕێگە چاری گرنگ. هاوکات دەبێت کارێکی باشتر بکەین تەنها بەوە ناکە یارمەتی پەنابەران بدەین پێویستە یارمەتی ئەو وڵاتانش بدەین کە میوانداریان کردوون پێویستە زۆر هاوکاری کوردستان هاوکاری ئۆردن و لوبنان و تورکیاش بکەین بەڵام ئێستا و هاوکاریانە بە پێویست نییە هەروەها پێویستە بە ئەندازەیەکی زیاتر پەنابەران ببرێن بە وڵاتانی خۆراوە واتە ئەمریکا و ئەوروپا. جام سەرباری جیاوازیان لە ڕوانیندا بەڵام هاوڕابوون لە سەرکردنەوەی دەرگاکان بەڕووی پەنابەراندا وەک بەرپرسیارەتێکی شارستانی و مرۆیی. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.